مراوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ لەسەر دۆخی هەرێمی کوردستان گرجەکانی دوێنەی پەرلەمانی کوردستان هەروە پرسی کۆمیسیۆنیش دەوەستین کە ئێستا کۆمیسیۆن گیری خواردووە لە بینی پارتی وێکێتی یەکێکیان دەڵێ کارامان کردوتەوە یەکێکی تر دەڵێ کارە نەکراوەتەوە هەروە لەم پەرەکانی بەردەم پرۆسەی هەڵبژاردن هەروە قسە لەسەر دانیشتنی دادگای فیدراڵیش دەکەین کە ئەنجام دەری لەسەر درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان لەگەڵ بەڕێز ماوەسان وەرسەنگاوی و ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری ماوەسا بەخێر بێن سوپاسیان بەدەبوون سپاس دەکەم بەرلۆی بچینە سەر شەڕەکەی پەرلەمان و کۆمیسیۆن دەمێت سەرنجی بەڕێز بزانم لەسەر پەیامەکەی مامۆستا عەلی باپیر ئەمڕۆ پەیامێکی هەبوو لەبارەی دۆخی هەرێمەوە باسیەوە دەکات کە شکانی شکۆی دامەزراوەکانی هەرێمە و کاری پوکانەوەی هەرێم و بێعتیبارکردنیەتی باسیەوە دەکات کە بۆمانە هێرم پێویستە پابەندی پرەنسیپی یاساکەن و کۆمەڵی خاڵی تر ئەم پەیامە بۆ چییە و پێدوای چارەسەرەکە چی؟ بەڵێ بەناوی خوای گەورە میهرەبان زۆر سوپاس بۆ بەڕێزتان کاک حەکیم سەرکەوتوو بن سوپاس دەکەین. پەیامی جەنابی سەرۆکی کۆمەڵی دادگەری مامۆستا عەلی باپیر ئەمڕۆ دوای پەیامێکی دوێنێی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری بڵاو کرایەوە دیارە کۆمەڵ موهتەمە بەم قزەیە وام قزەیە بە قزەیەکی سادە نازانێ بۆیە هەموو کۆنجۆنی باڵاوە و شخصی مامۆستا عەلی باپیریش ڕوونکردنەوە دەرکراوە و مامۆستا تاکید دەکاتەوە لەوەی کە ئەم قۆرەخکاریەی کە هەر لایەنێکی سیاسی بیەوێ بەردەوامی پێبا و بیەوێ وا تەسویر نابکە وا تەسویر بکە بۆ خەڵک کە هەرێمی ئەوە بە هەڵات چووە و هەمومان زەرری لە یەکەین و ئەمە چەندین جارە جەنابی سەرۆکی کۆمەڵ و ئەنجومەنی باڵای کۆمەڵ ئەم هۆشداریادەن بەم دوو لایەنە سیاسیە بەڕاستی نایبیستن جێگەی داخە و ئێستا هەرێمی کوردستان ئەم بارودۆخەی ئێستا هەرێمی تایە بارودۆخێکی زۆر ترسناکە چونکە مؤسسات لە هەرێمی کوردستانە بەڕاستی کەوتۆتە ژێر پرسیارەوە یعنی پەرلەمانی کوردستان ئەمەی دوێنێ بینیمان بەداخەوە ئایا پەرلەمانی کوردستانە گەر مؤسسەیەکی مؤسساتیە لە وڵاتە و مؤسسەیەکی یەکەمین مؤسسەی تەشریعی گەورەیە لە هەرێمی کوردستانە ئەبێ ئەوە هەڵسو کەوتی لەگەڵ کرێ ئایا بەرپرسەکەی سەرۆکی پەرلەمان دەسەڵاتی هەیە یا جێگرەکەی و سکەتێرەکەی و ئەم مؤسسەیە بۆ ئاوای لێکراوە بەڕاستی ئێستش خەڵک محەیەرە دۆست و نەیار هەمووی محەیەرە ئایا ئەم قەرارێکی سائب بوو یا قەرارێکی ناسائب بوو قەرارێکی قانونیە یان ناقانونیە خەڵک لە مەشە ئێستا سەری لێ دەرناکە بۆیە بەڕاستی هەموو لایەگەبێ قسەی خۆی هەبێ و ئێمە قسەی خۆمان کردووە و جەنابی سەرۆکی کۆمەڵ ڕوونکردنەوە ئەوەی داوام هۆشداری داوە بەم دوو لایەنە بە تایبەتی ئەگەر بتانەوێ کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردننی هەرێم و ڕاپرسی کارا بێتەوە هەردوو لاتان ڕێکەون و لایەنەکانی تریش ڕەزامەند بن بە ئیتیفاق ئەمە بکرێ نەک لایەنێک بڵێ کارا کراوەتەوە لایەنێک بڵێ کارا نەکراوەتەوە ئەم قۆرەخکاریە بەڕاستی بە کۆتایی پێبێنرێ و لێرەوە خەڵک ئەبێ ئیتر وەقفە بکات لەسەر ئەم بابەتە چونکە خۆتان نەزانن ئەم بابەتانە بەڕاستی هەنگاوی تری بەدوایەت وەچی تر بەڕاستی ئەم بارودۆخانە نابێ بە سادە سیرکرێن بۆیە بێ قسەی جدی هەبێ و ئەو پەیامەش لەو چوارچێوایە باشە بەس ئەو شەڕەکەی دوێنەی پەرلەمان لاوازکردنی زیاتری دامەزراوەکانی هەرێمە زیاتر بێواکردنی خەڵکە ئەو شەڕی کە دوێنێ لە پەرلەمان هەبوو ئەو شەڕە بۆکس و تا سەرشکانیشی تێدا بوو ئێمە بیستومانە و بینی وشمانە وڵاتانی دنیا و پێشکەوتووە لە پەرلەمانەکانیانە کێشابن بەڵام بەم شێوەیە نا ئەم ڕنگدانەوەی ئەم کێشەی ناو پەرلەمان ڕنگدانەوەی کێشەکانی دەرەوەی پەرلەمانە یا ڕنگدانەوەی ململانە حیزبەکانی دەرەوەیە چۆتە ناو پەرلەمانەوە کە ئەمە بەڕاستی پەرلەمان ئەبێ لەوێ کاری مؤسساتی خۆی بکە یعنی هەر خروقاتێک لە پەرلەمانە دروستە بێ ئەوەی کە سەنگی مەحەکەوە ئەوەی جایەکاتەوە لەوەی کە لە مؤسساتی تر جایەکاتەوە ئەبێ قەوانین و ئەنزیمە لەوێ سەروەر بێ و تەحەکومکە ئایا ئەم کۆبوونەوەی دوێنێ ئەنجام درراوە بڕگەی بۆ زیادکرا قانونی بوو یاننا ئەمە خۆی پەرلەمان خۆی بێ ڕۆلی لەم قەزایاوێ بۆیە پێڕێوی ناخۆی هەیە بۆیە دەستە یاسایی هەیە یاساییان هەیە بۆیە مستەشار و ڕایۆشکاریان هەیە لەناو پەرلەمانە
ئەمەش دابەش بۆ لەناو پەرلەمانە یعنی ئێستا بەداخەوە ئەمڕۆ دوێنێ ئەم ڕووداوە ڕوویداوە سەرۆکی پەرلەمانە لێ ئەوە کۆتایی پێات و مجلیس من هەڵم گرت و کۆبوونەوەی پەرلەمان و هیچ بڕیارێکیایە قانونی نییە هەر بە دوایە جێگری سەرۆکی پەرلەماڵێ نەخێر قەرارەکە یاساییە و کەسیش نەیبینیم دەنگانە چۆن بوو کێ دەستی هەڵبڕی کێ حسابی کرد کێ و دەنگانەی بژارد و پاشان هەر بە دوایە چونکە ئەو پەرلەمانە لەژێر دەسەڵاتی ئەو لایەنایە هەر لەوێ لەڕێی موسساتەکانی پەرلەمانە و نووسراوەکە بۆ کۆمیسیۆن نووسراوەکە بۆ حکوومەت و ڕۆژنامەی وەقاعی کوردستانیش ئەمڕۆ وڵای کردو کە سەر وەزارەتی عەدلە و وەزیرەکەی وەزیری ئەو حیزبەیە کە قەرارەکەی بەدڵە ئەمە لەکوێی دنیا هەیە ئەمە یعنی ئێستا خەڵک یاعتیبار بگەڕێتەوە بۆ لای چییە یعنی بەڕاستی جێگەی وەقفەیەکی جدیە و بابەتێکی زۆر ترسناکە و ینی ئەو کێشەیە ئەو گرفتەی ئەمڕۆ لە پەرلەمانە ڕوویدا کەس پێی خۆش نەبوو هیچ هاوڵاتی سادەش پێی خۆش نەبوو هاوڵاتی سادە ئێستا ئەوە تا ئێوێ ئەم هەرێمی کوردستانە وەکو کیانێک بمێنێتەوە حرمەتی هاوڵاتیانی خۆی پارێزێ و حتا ئەم هەنگاوەشکە نرا بۆ ئەوەی مەسەلەی فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان خراە دەست حکوومەتی ناوەندیەوە هاوڵاتیانی یاێمە زۆرینە و بەی سفتاش بێسە لیان پرسە پیان خۆش بوو چونکە ئەو بابەتە لە دەست هەرێما بوو سەرکەوتونە بوونتیایە و ئەو داهاتەی هەی بوو خۆرە کرابوو بۆ دوولایانی دەسەڵاتدار و خەڵکی لێ بەبەش بوو خەڵک ئێستا چاوەڕێەوە بوو نەوتەکە لەلایەن حکوومەتی ناوەندیەوە بفرۆشتێ بوو جەبگات و خەڵک معاشی خۆی ڕوگرێ ژیان مستەقیر بێ بەڵام بەمە دیسان ترسێک و بلبلێکی تریان لە ناو دڵی خەڵکا دروست کردەوە باش بەس ئەو وێنانە ئێستا بوونم دوێنێ ئاشتی بوو لە حکوومەت سپۆشەر کۆبوونەوەی حکوومەتێ وەرئاشتیە بەڵام شەڕەکە بۆ چۆ پەرلەمان لەلایەک ئاشتی پێشتر لە پەرلەمان شەڕەکە نەبوو شەڕەکە ڕۆشتۆتە پەرلەمان ینی ئەوە دەکرێت لایەک لە حکوومەت بەحساب دەڵێن ڕێکەوتن و لایەک لەوێ بڵێن گرژیان هەیە سەبارەت بە کۆمیسیۆنیش ئێوە وەکو خۆتان چۆن مامەڵەی لەگەڵا دەکەن ئەوە کێشەیە لە بینی پارتی وێکێتی بەڵێ ئێمە بەڕاستی حکوومەت ماوەیەکی زۆر بوو جێگری سەرۆکی حکوومەت بەشداری کۆبوونەکانی ناکرد و نامستەقرێک لە کاروباری حکوومەتا دروست بوو بوو و ئەو قەراراتانە ئیدا بۆ زۆنێکی دیاریکرا و لە زۆنی ئەم لا جێبەجێ ناکرا ئەمە دیسان دوو ئیداریەکی زەق کردەوە وای کرد بەڕاستی خەڵک مەویست بێ لەوەی کە ئەمە پێوترێ حکوومەتی هەموو میلەت دوایەوەی کە هەنگاونرا و بە زەختی وڵاتان بێ قونسوڵگەری وڵاتان بێ هێزانی دنیا بێ هەوڵ دراوە کە ئەم دوولایانە بگەنەوە بەیەک و کێشەکانیان چارەسەرکەن کۆبوونەوە کرا و خەڵک دڵخۆش بوو بەڵام ئێستش ئەو هەنگاوانەی کە لە حکوومەتا دیاری کراون بۆ چارەسەرکردنی گرفتەکان و بە تایبەتی قەزەی دارایی و موچەی فەرمانبەران ئەمەش ێستا کەوتۆتە بەر مەترسی لیژنەکاریش دەکەن چونکە ئەوەی بڕیارەیە لەم قەزیانە حیزبە خۆ حکوومەت نییە ئەوەی بڕیاریاوە بۆ پەرلەمان ئەو کێشەیە دروستوە لە پەرلەمانە مەکتەبی سیاسی ئەو دوو حیزبەیە و ئەوەیشی بڕیارەیە بۆ حکوومەتیش عینەش مەکتەبی سیاسی هەردوو حیزبەکەیە یعنی ئەگەر حیزبەکان ناتەبامن و کێشیان هەبێ ئەوە تا ڕەنگە داتەوە لە پەرلەمانە پاشان ڕەنگە داتەوە لە حکوومەتە پاشان ڕەنگە داتەوە لە هەموو وەسەساتی وڵاتە لەبەرەوە ئەوە شتێکی سووەری ئەوەی لە تەلەڤیزیۆنا پیشانە درێ و گەیشتونە ئیتیفاقیە چونکە تەنفیزی ئەم ئیتیفاقاتە پەیوەستە بە تەباینیوانە و دوو حیزبەوە کە ئەمە یەکێکە لە نەخۆشیە کوشندەکانی ئەم وڵاتە باش سەبارەت بە کۆمیسیۆن ئێوە کولایەنێکی دەرەوەی پارتیویەتی چۆن مامەڵەی لەگەڵا دەکەن لەگەڵ کۆمیسیۆنەکە بەڵێ ئێستا گیری خۆشیان ڕەنگە ئەندامانی ئەنجومەنی کۆمیسیاران گیریان خوارد بێ ئایا کارا کراونەتەوە کارە نەکراونەتەوە سەرۆکی کۆمیسیۆن سەر بە پارتی دموکراتی کوردستانە جێگرەکەی سەر بە یەکێتی نیشتیمانیە بڕیاردەرەکەی سەر بە بزوتنەوەی گۆڕانە وتەبێژی کۆمیسیۆن سەر بە کۆمەڵی دادگەریە خۆیان ئەسڵەوەیمانە بێلایەن بن بەڵام لەلایەن پەرلەمانەوە متمانیان پێدراوە و ئەم کەسانە دیاری کراون بەڵێ ئێستا لە کۆمیسیۆنن و نوێنەرایەتیەکەن نوێنەرایەتی و کۆمیسیۆناکەن سەرۆکی کۆمیسیۆنەکە ئەو یاسایی دوێنێ دەرکراوە لە پەرلەمانە ئەو بە قانونیە زەریارەکە ئەو بڕیارە بەڵێ کە داوێتی و ئیشی لەسەرەکە جێگرەکەیشی لەسەر ناکە ئێمە وەکو کۆمەڵ قەناعەتمان وایە ئەو یاسایە هەتا بە تەوافقی هەردوو لایەن دەرنەچێ ئەو بڕیارە کاری پێ ناکرێ
و ئەو کۆمیسیۆنەش تەفعیل نابێتەوە لێ تەوافقی هەمووان بێ ئەبێ هەموو لای ڕێکەوین لەسەری بە تایبەتی و دوولایەنە و بە تایبەتی بە ئیتیفاقێک لە نێوان هەردوو لایەنەکە لە پەرلەمانی کوردستانە چونکە هەم پرۆسەی انتخابات ئەم کۆمیسیۆنە سەرپەرشتیەکە جارە هەر لە سەرەتاوە ئەم کۆمیسیۆنە بەم هەنگاوە هەڵسێ متمانە لە دەسەدا چونکە لای تەڕەفێکی یا نیوەی ئەندامانی کۆمیسیۆنەکە احتراف بە نیوەکەی تری ناکەن هەر لاو خۆیانێکی شام بۆ دروستە بێ چۆن پرۆسێکی هەستیاری وەکو هەڵبژاردن بەم شێوەی دارادرێ باشە ئەگەر ئەم کۆمیسیۆنە دەست بەکارێت لە سنووری سلێمانیە لە سنووری زۆنی سەوزا ڕێگە نادا جەهڵاتیێرە هیچ هەنگایەک من ڕێ بۆ هەڵبژاردن بێکاری چۆنە ڕوە چۆن جێبەجێ چۆن ینی هەنگاوەکان و کارەکانی خۆی دەست پێەکە هەر لە سەرتاوە عەرقەلەی بۆ دروست بووە ئەگەر چاو لەمە بنووقێنی هەر لایەک یا و لایەنەی دەسەڵاتەکە ئەو لایەنی دەسەڵاتی کە بڕیارەکەی دەرکردووە و پێی خۆشەکە پارتیە چاو لەمە بنووقێنێ بڵێ نابێ هەر با بڕوا و حساب بۆ ئەو دەرەنجامانە نەکا کە لەم بڕیارەوە کەوێتەوە ئەو بڕاستی بیرکردنەوەیکی زۆر ناواقعە وشت بە زۆر ناچەسپێ لەو ژۆ بەس مامۆستا بۆچی لە 2009ەوە لە دوانزەی بڵێن لە مانگی دوانزەی 2009ەوە ئەم کۆمیسیۆنە بەسەر چوو 3 ساڵ و 5 مانگە بۆچی نەتوانراوە کارا بکرێتەوە کێ ڕێگر بۆ لەوەی کە لە تەمەنی شەرعی پەرلەمان ئەو کاتێک تەمەنی بەسەر چوو کارا بکرێتەوە پێش ئەو کۆمیسیۆنە کاک حەکیم حەق ئەوە بڵێ جەناوە باشە پەرلەمان بۆ ئەکسپایر بوو باڵە ئەی باشە قیناوانی کە دەسەڵاتیان بەدەستەوە بوو حکومەتیان بەدەستەوە بوو پەرلەمانیان بەدەستەوە بوو نانەزانی وادەی پەرلەمان لە 6 یانزەی 2022 کۆتایی پێە نانەزانی وڵاتێکی سادەی زانی 4 ساڵ بەسەر ئەو انتخاباتە لە ڕۆژی دەست بەکاربوونی حکومەتی یا پەرلەمانی تازەوە ئەبێ وادەی حسابکەی 4 ساڵ مدەتە ئەو خەڵکە بۆ مدەی 4 ساڵ مۆڵەتی پیاوی بەس ئەمانە یعنی بابەتێک کە گوێی پێنێن و خەمساردنەوە بێ منەت بن حکومەتە بەدەست خۆیانەوە سەرۆکاتی ئێرێمە بەدەست خۆیانەوە سەرکاتی حکومەتە بەدەست خۆیانەوە سەرکاتی پەرلەمانە لە شاری خۆیانەوە کەی بیانەوە ئەیکەنەوە کەی بیانێ داخن کەی بیانەیە بڕیاری پێدەرەکەن کەی بیانەوێ تەجویدەکەن ئەمە بێمنەتەکەی ئەجینا تۆ موسساتی وڵات دەبێ بەڕێوە بۆ شتی تر ئازان یعنی بۆ نمونە خاوڵاتیەکی سادە تەمەنی یەگاتە 62 ساڵ لە وڵاتی ئێمە خانەنشینە بۆ یەک کەسیان لەبیر ناچێ 62 ساڵ و یەک ڕۆژ بە یەکسەر خانەنشینەکەن ئەی بۆ ئەمەتان لەبیر ناچێت لەبەرەوەی ئەمە مافیاوڵاتێکی سادە یەکسەر ئەچن لە شوێنی خۆیان یا هاوڵاتی عقوبەیەکی عقوبەکەی بەسەر جێبەجێەکەن یا بۆ ئەمانەتان ئەی بۆ ئەمەتە ئەم مؤسساتە گەورانە پەرلەمان ئەکسپایر بوو حکومەتیش ئەکسپایرە بێ سەرۆکاتی هەرێمیش ئەکسپایر سەرۆکی هەرێمیش ئەکسپایر بووە کۆمیسیۆن مؤسساتەوەی سەر بە پەرلەمان دەستەکان هەمویان وەزارەت هەر هەمووی شەرعەتی نەماوە ئەی باشە قێنا تۆ هەر بێتۆزێ بوەستیت بزانی ئەمە چۆن چارەسەرەکەی نەخێر پێویست ناکە دوای بەدەست خۆمانە زۆرینە لە پەرلەمانین ئەوانەی خۆمانەمانەیە بە زۆرینە بەڕێیەکەین و ئەوە تا تەمدیدێکیان کرد تەمدیدەکە کەوتە ژێر پرسیارەوە لایەنەکان هەموو سەحب بوون لە پەرلەمان ئێستا پەرلەمانە هەموو لایەنە سەحبی کردووە ئەم دوو لایەنە بە تایبەتی لە هەنی ئەو لایەنانەی حکومەتیان پێکەن زۆر بێ باکن سەحب وەڵای پێم با ناخۆشە سەحبەکەن تەواو ئەزای وەکو چی لێ هاتووە وەکو وەیەکە ینی حکوومەت سەدان ئەزمەی هەیە لە وڵاتە باشە لە هەر هەمووی گەورەتر ولا هەر هەمووی خەتەرتر ئەوەیە هاوڵاتی لەم هەرێما بێهیوا بووە خۆیە کوژەیە وڵات بەجێڵەیە کێشە ئەنێتەوە کاکە زۆربەی و کێشانەوە عوایلا دروسە بێ بێهیوایی و مەیوسی و گیرفان خاڵیە کێشی عیلە لەوە دروسە بێ ئەم هەموو تەلاقە ئەم هەموو ئامانە بڵاوکرێتەوە عیلە لە یەکجیا بێتەوە یەک تۆس ئەم حکومەتە خۆی ناڵەخشێنێ بیرێ بکات و ئەرێ کاکە مشکلەی گەن چۆر حەلکەم یعنی 20 تانە حکومەتە غێری ئەو شتەی خۆی قەناعەتی پێیەتی هەموو شتی ڕۆتینیات و شتی بۆ وڵاتان و بۆ کۆنسۆلی وڵاتان و مناسەباتی بریق و باقەکەنەوە بۆی دەرکەوێم هەرێمە جوانە و ڕسمی جوان و گڵۆپی جوان پیشانی خەڵگەن لە ناخە خەڵکەکان مووی نەخۆشە هەمووی تووشی نەخۆشی نەفسی بووە خەڵک هەمووی ناتەواو ئێستا باکیان نییە دانانیشین دراسی بکەن کاکە کۆمەڵە خەبیری نەفسی بێنن گەنج هەمووی شێت بوو ساڵانە دەیان هزار تەلەوە تەخەڕوجەکە تەعین نابێ هەمووی لە ماڵەوە کەوتووە دایک لێ بێزارە باو لێ بێزارە خۆی لە خۆی بێزارە 4 دیناریشی بۆ پێیان ناکرێ
حکومەتیش بیر لەمە ناکاتەوە مشکل جا چی بکەین وڵایەتن نابێت تۆ حکومەتی بیر لە وەزع بکەیتەوە جا ئەلەمەوە بیگرە مؤسساتی وڵاتیش هەمووی هەڵەشاوە کاتی بەسەرە چێ وڵا کاکەەوە بۆ چیەوە بیرتان لەمە نەکردەوە وڵا بیرمان لێ نەکردەوە جا چی بکەین و کاتە تۆ ئەو شانیەوەنی پێوترێ حکومەت دەسەڵاتدار تۆ خەمخۆری خەڵک نیت پێشتر لە راپۆرتە نێودوڵەتەکان لە گۆڤارێکی نێودوڵەتی بتوی حکومەتێکی کارتۆنیە بەڵێتێکی کارتۆنیە ئێستا هیچیشی خۆشی ناکە و حکومەتە موچەکەش کە شتێکی سەرەتایە بە باشی نایدەوە ئەوەی ئەو شتانەی کام حکومەتە کۆمەڵە شتی ڕووکەشین باشە یعنی حکومەتی ناوەندی ئەم حکومەتی محەممەد شیع سوودانی خۆی ماڵێن حکومەتی عێراقی لە دوو ئەوەی متەخەلیفن و مەزهبین و تائیفین و شیعان و اینجا دوای ئەوە تا وڵاتەمی وێرانە و باش محەممەد شیع سوودانی دەست بۆ شتانە بە کە کێشەی خەڵکن یەکەم شت یەکێک کە پەیوەندی بە ژیانی هەموو هاوڵەتێکی مەرێ مەسلەی کارتی مۆبایلە هازاری بێ لەسەر کاتی مۆبایلا برد ئەمە شتێکی باشە خراپە ئەم حکومەتی ئێمە یەک شتم پێ بڵێ ئاوا کرد بێت یەک شتی بکرێ مەسی ڕاستەخۆ ژیانی مەسی خەڵک خۆراکی زیاد کرد خۆراکی بایعی زیاد کرد باشە شتێکی تر کە ئەمان باسی ناکەن بودجەی خێزانی یا بودجەی کۆمەڵایەتی یا چاودێری کۆمەڵایەتی کردوتەوە بۆ ئەو شەریحانەی کە بێلانە و منکوبن حتا ئافرەتێک کە قەیرە ماوە تۆ لە ماڵی باوکە بۆی ماڵی باوکی لێ بەزانە بێ معاشێکی بۆ بڕێتەوە بیریان لەوانش کردوتەوە خۆڵێن حکومەتی ناوەندی کاکە ماوەگەمانە مفلیسە ماوەگەمانەوە بێسەر و بەرن ما تائیفین خەریکی کوشتنیەکەن ئەی باشە تۆ بۆ بیر لە مشکلە جدیەکانی خەڵک ناکەیتەوە ها یعنی مشکلە جدیەکانی خەڵگەم ڕۆ چی حکومەت نازانێ خەڵک بەچیوە ناڵێنێ بۆ دەست نابە بۆ ئەمانە هەموو مشکلێم حکومەتە لە 2014 زای چییە موچەیە بەس ئێستا موچەکەش خۆ مامۆستاکەش نادەن دابەشی ناگەسە لە بەغداوە تا ئێستا تریلیۆن 800 ملیار هاتووە نیە زیاتریش باشە ئێستا لە دوای ڕاگررتنی نەوتەوە موچەیەکیان داوە موچەیەکیشی بڵین پێش ڕاگررتنی نەوت بووی مانگی سێ ئیدارەدانەکەشیان باش نییە ئێستا واتەسیری خەڵک دەکەن کە داهاتی ناو خوار نەبێ بەزە و پارەی بەغدا بێ و لە سەقفی زەمەنی باشە موچەیە این چیتیایە تۆ دڵی وڵاتانی خۆت خۆشکەی کاکە موچەکەی شۆل هەفتەیەکە تەوزیعیکە ئەوە تەوزیعی ناکە یعنی تۆ خەڵک هەموو پێویستی بە ژیانە کاکە تۆ جەژنەوە موچەت بە خەڵک ناوە خەڵکیە معاشخۆر هەیە ئەو بۆ 50 ڕۆژ کاکە ژیانی هەیە مناڵی پێداویستی هەیە یعنی حتۆزە بیکەیتەوە لەم بێمنەتیە لە خەڵک زۆر سەیرە ئەم بێنازی و بێمنەتیە لە خەڵک زۆر سەیرە وا ئەزانی هەر لەوێ دانیشتووی لەو شوێنەی خۆتا دانیشتووی قسەیەکەکەی تر ئاهاچێ بە دەرونی ئەم خەڵکان و خەڵکەمی عافێتی بۆیە کاکە خەڵک مشکلەی هەیە مشکلە دۆرە و دەست بۆ مشکلە جدێک نەک ئەمە مشکلە لەسەر خەڵک زیاکەن خەڵکیش ئەوەی تر بێتاقەتەکەن ڕسوماتە یعنی وەرەسەریکە تیژڕەویە فەرمووەم کارم مشکلەیە بە کامێرەی 0.2 تیژڕەویە ئەڵێ لە ئیتر ئەمە ئەوژمە بە خلاف لە بینیانە 385,000 مخالفەتی نازم لە ڕۆژێکایە لەوەتە هەیە و کامێرە دانراوە باشە خەڵک یعنی کەواتە کەس دەرناچێت لەم کامێرەی لابێ هەر سەفرێکەکە 7,000 دینار بە حکومەتە ئەمە خزمەتی خەڵکە باشە حکومەتی ناوەندی برن ئەو حکومەتی هەرێم و ئەو خەڵکەکەی بابش بزانێت تا ئێستا کامێرەیان داناوە لەبەرەوەی جارێ پێداویستە ئەساسیەکانی خەڵکیان تەواو نەکردووە تۆ دەست بۆ شتێکە بێ کە جارێ ئەوە لە دوای ڕەفاهیەتە دوای ئەو خەڵک تێر و پڕە بێ سیارەکان ڕێگاوبان چاکەکەم سیارەی خەڵک هەمووی چاکەکەم خەڵک مەعاشی لە کاتی خۆی ئادەم هەمووی تێر و پڕ اینجا حاڵەتێک دروستە بێ کە لەوەی کە خەڵک پێویستە تۆ ژیانی بۆ ڕێکەیتەوە ئەمە ئەکەوێتە دوای ئەو هەنگاوانە زەریبە لەسەر بۆ سەلامەتیش بێ شتێکی باشە ئەگەر بۆ شتێکی باشە کەس لەگەڵەوە نییە ئەمە لەگەڵ تیژڕەوی نی لەگەڵەوەی وڵا کاکە خەڵک سیاقت بە نەخێرەوە حد و حدودی هەبێ بەڵام با قۆناغبەندی بێ کابراچی سنەوێکی سیارەکەیەتی تازەیەکاتەوە ئیجازەکەیەتی ئەک کۆمەڵش بۆ ڕیزەکەن یعنی خەڵکەی ئەم پێداویستیانی بۆ دابین کراوە کاکە جادەکەی ئەو لاسیوە هاتوچۆش بۆ ڕێگاوبان سەرف ناکرێت ئێمە راپۆرتێکمان کردو ئەوی ڕسوماتی ڕێگاوبان بە 5 ساڵ جارێک 193 میلیارە هیچی بۆ دینارێکی بۆ ڕێگاوبان هەر لەبەروی خەڵک هاوڵاتی فەقیرە ینی ئەڵێ هیچ زۆری بەڵ شاری حکومەتداکەم چی بکەم هەر لەبەرم قسەیەتی تۆ بێ هەموو زۆڵێکی لەسەر چەسپێ بابینەوە سەر کۆمیسیۆن ڕێگری ئێستا بەردەم کۆمیسیۆن ئەو کێشەی لەسەر ئەی یاسی هەڵبژاردن هەموار نەکراوەتەوە هەڵبژاردن دەکرێەوەی کە 11 داری کراوە لە سەر و کێرێمەوە یەکێک لە میکانیزمەکانی هەڵبژاردنەوە بێ یاساکەی دیار بێ
ئەم یاسایە هەموو لایەنەکان یەکدەنگ بە پارتیشەوە بێ هەموارکرێتەوە ئەم هەموارە لەکوێوەکرێتەوە زەحمە نەبێ لەمە دووە خۆ کۆبوونەوەی پەرلەمانی کوردستانە بێت سەرۆکی پەرلەمان ئەعلانیکە سەرۆکی پەرلەمانی سەوە لەوێنیە و ئەوە کێشەی هەیە و ئەمە بەچی یاسایەکەم کۆمسیۆنی هەڵبژاردنەکە ناڵێن ئەوەی پێشوو یەک بازنەوە سایبێ بە فرەبازنی یا چوار بازنەی باش یاسا کۆنەکە هەر بەرکارەگەر بەوە بیکەن یاسا کۆنەکە هەیە بەڵام یاسا کۆنەکە هەموو لایەنەکان یەکدەنگ لەسەرەوە بێ هەموار کرێتەوە چونکە ئەم یاسایە لە ئازم و تەتەڵەباتی خۆناغەکانیە و ملاحەزەی هەیە لەسەر ملاحەزەی جدی لەسەرەوە دایکە کراوە بە تایبەتی مەسەلەی پێکاتەکان و دەنگدانی تایبەت و ئەو قایمەی ئەو لیسی دەنگدەرانە کە هەمووی پڕە لە دووبارە و تەزویر و چی و چی و چی ێ باشە ئەمە نەکراوە ئێستا هەر بۆ ئەوەی بڵێن ئەو کۆمسیۆنمان کارا کردو و کۆمسیۆنمان کارەکردوی شەکە ناڕوە یعنی شەکە بەوەی ئەبێ یاسایەک کە ئێستا حکومەتی ناوەندی ئێمە وەکو باسم کرد ئەڵێن ئەوان متەخەلیفن و ئەوە تا ئێستا یاسای ئەنجومەنی پارێزگاکانی کە بۆ خولی پێنجەم ئەمە پێنجەم جارە کە لە هەشتی دەی ئەم ساڵ ئەنجومەنی پارێزگاکان لە عێراقا هەڵبژاردنی بۆ کرێتەوە ئێمە لە هەرێمی کوردستانە زۆر لەوان لە پێشتر ئازادە مەنتیقەکەمان لە 2005 خاباتێکمان کردووە لە 2014 بۆ ئەوە دوو هەتا ئێستا خۆی ماوەتەوە ئەنجومەنی شارەوانەکانمان هەڵبژاردەوە بە حساب ئێمە خزمەتی شارەوانەکانەکەین وەکو ئەستانبوڵ وەکوان قەرەل 2000 کردومانە 23 ساڵانمان کردووە ناژوێرین دەستی بۆ بەرینەوە ئەڵێن نەخواوێت چی لێ دێ چی دەرچێ ئەمە هینەکەی ئێمەیە ینی وەکو هەرێم یاساکانی ئێمەیە باشە ئەوان یاسای خۆیان تعدیل کرد یاسای کۆتا انتخاباتی دەی 2020 عێراقیشان هەموار کرد کە ئەوش ملاحەزەی لەسەر بوو کە عێراق کراوە بە 83 بازنەوە ئەم جارە کردیانەوە بە محافظات طبعا محافظات غير منتظمة بإقليم أواني كالإقليم كان نخراون بو أنجمني بارزيا كان وحتى ياسي برلمان العراق شان مار كردوتو حاضرا ياسا مجهزة كومسيون شان مجهزة ببايومتري جاي كان كبيشكوترين سيستم أبو البشادن أمره كاوڵاتی دەنگی دوباری نابێت یارم چی کردووە باشە ڕێگری چی بوو لەوەی کە لەو ماوە زۆرە یاسی هەڵبژاردن هەموار نەکرێتەوە کۆمیسیۆن کارە نەکرێتەوە ڕێگرێکە چی بوو خۆ درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی شەروتیان بۆ هەمارکردنەوەی یاسی هەڵبژاردن بۆ کارەکردنەوەی کۆمیسیۆنە ئەو 6 مانگە پەرلەمانیش تەمەنەکەی درێژکراوە هیچ نەکرا نیان کرد عینەن نەخۆشی یەکەم جارە هەمان ئەو نەفەسەیە وتیان ئێمە کاتمان لە بەردەست نەماوە پێویستمان بۆیە زەمانێک تا یاساکان ڕێخینەوە دوایەوە کە کۆمسیۆن کاراکەن چی کۆمەڵ ئێ باشە قیناکە لە مانگی دەی پارە بوو وانە نوێکراوەتەوە ئەم ساڵێکیاندایە ئەو دوو حیزبێکی 12 حیزبە کردیان باشە ئەی زەحمە نەبێ مانگی 11 بۆ نەکرد مانگی 12 بۆ نەکرد ئێستا و مانگی 5 ئێستش دەکراوە ئێکەوات تۆ هەدەفت نییە تۆ کاتێک دەست بۆ شتەکانە بێ مەسلحەتی خۆت بێ ئێستا ئەم تێبینە کاک حەگیم بۆ بینەرانی خۆشەویست جەنابیشت بیزانی بەیانی محکەمەی فیدرالی عێراقی دانیشتنی ئەو وادەیە کە دانیشێ لەسەر مەسەلەی یاساییبوون یا یاسایی نەبوونی ئەم درێژکردنەوەی پەرلەمانی کوردستان باشە هەموو لێکۆڵەرەوان بەرەو ئەوەیە کە ئەم درێژکردنەوەی نایاساییە محکەمەی فیدرالی یەکێک لە ئەگەرەکانەوەی بڕیارە بە جابیانی بیان دواتر بێ ئەوە چەند جارە تەجیلێک ئەم جارش احتیمالە تەجیلی کاوەکو اتفاقی سیاسی چون محکەمە نابێ ئەمە بووە بە اتفاقی سیاسی لەوان هەرێم و حیزبەکانی کوردستان و حیزبە دەسەڵاتدارەکان لەگەڵ بەغا بۆ کۆمەڵی مەساڵحی سیاسی و اتفاقی سیاسی نێوان خۆیان چون هەمویان بەیەکەوە ئیدارەی دەوڵیان پێگەناوە بۆ پێکێنانی حکوومەتی عێراقی لەوە مەساڵحی مشتەرەکیان ینی بەوە چوونی بەڕێزت سپەی برارەکە ڕابگەێنرێ وەکو ئەگەرێک دای بنین ئەگەر سپەژڕانە گەێنرێ هەردووکی هەوەیە کە دەڵێت تەمەنی پەرلەمان نایاسایی ئەوەی لێکۆڵینەوەکان ئەوانەی کە قانونین ئەوەی یاساین ئەوەی لە اختصاصی محکەمەی فیدرالی عێراقی شارەزان ئەم یاسایە ئەم بڕیارە کە دراوە لە هێران بە ناسایی ئەی سەلمێنێ لە حاڵەتی بە نایاسایی بوونی چی ڕوودا ئەمە چی ڕووەدا ئەمە قەزیەکەیە پێچێ برادرانی پارتی دیموکراتی کوردستانی حەزەریان لەم پرۆسەیە کردبێ چونکە لە حاڵەتی بە نایاسایی بوونی ئقرارکردنی ناساییبوونی درێژکردنەوەی وادەی پەرلەمانی کوردستان پەرلەمانی کوردستان دەسەڵاتی قانونی خۆی لە دەسەدا کۆمسیۆنی هەرێمی کوردستانیش وادەی تازە نەکراوەتەوە جەنابی باسیکرد لە 2009ەوە وانە
ئێو کاتە کۆمسیۆنێکی ناقانونی دێ پەرلەمانێکی ناقانونیش دێ انتخابات بە چیەکەی ئەو کاتە بگەڕێتەوە بۆ حکوومەتی ناوەندی حکوومەتی ناوەندی کۆمسیۆ بۆی بەیانی حکوومەتی ناوەندی کۆمسیۆنی عراقیش بانکە سەربەخۆی ڕژانەکە بەڵێ داگای فراری بانگێکە بۆ ئەوی کایەکە تۆ ڕای وەرەگرێت سەر ئەم پرۆسەیە پێ دەکرێتەوە انتخابات هێرمی کوردستان بکەی ئەم پرسیارە ڕوبەڕووی ئەوانە کات وەڵام شاندابنەوە بە فەرمیوتیان لاری بەڵێ ئەوان بەیاننامەیان دەرکرد مجلسی فەوزینی عێراق ئەڵێ ئێمە لاریمان نییە لە حاڵەتێکی وە کۆمسیۆنی سربەخۆی هەڵبژانی عێراق دێ سەرپەرشی پرۆسی هەڵبژانی عێراقەکە و کاتە بە یاسا کۆنەکەیکە بە یاسای کۆنی هەرێم بەڵێ بە یاسای کۆنی هەرێم کاتە یاسا هەموار ناکرێت ئەمەش احتیمالی زۆرە ئیتر ئەو تەزویر و ئەو گەندەڵی و ئەو حاڵەتانی کەبوون انتخابەتەکان لەمە لە بۆیانە چێتە سەر بۆیە بە پەلا هاتن ئەم هەنگاویانە باش بۆ ئەوەی پێش محکەمەی فیدرالی بکەون و شەرعیەت بنەوە بە کۆمسیۆن بڵێن کۆمسیۆنی مە شەرعیە بۆی دەردانە باشتر ئەگەر عێراق بیکە بڵێ بۆ کۆمیسیۆنەکە ئیدارەدانەکە باشتر دەبێت یاخۆ بڵێن تۆماری دەنگدەران شێوازی بەرەوەبرنی هەڵبژان ئەگەر عێراق بیکە بەر لە دروستبوونی کۆمیسیۆن عێراق کردوێتی بەڵێ جارێ پێش هەموو شتێک کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژانی عێراق سیستمی بایۆمەتری هەیە بۆ دەنگدان سیستمێکی زۆر پێشکەوتووە هەرێمی کوردستانی گرتوتەوە لە 100 تا نزیکە 80 بۆ 85 هاوڵاتیانی عێراق و هەرێمی کوردستان بەشداری ئەم پرۆسەیان کردووە ئەمە باشترین ڕێگەیە بۆ ڕێگەگرتن لە تەزویر بۆ دەنگی دووبارە بۆ لابردنی دەنگی مردوو هەمووی معالەجە کردو بەم سیستەمە ئەمە لە هەرێمانی سووری و ئێرانی بۆ دەنگدانی سووری و ئەوانەی کە لە وڵاتەکانی ترەوەی لە کاتی دەنگیان پێێن و ئەڕۆنەوە و معاشخۆری ئەمانن ئەوانە هیچی نامێنێ چونکە ئەوانە هاوڵاتی عێراقی نین باشە منە پرسم کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژانی عێراق بۆ توانی ئەم سیستەمە بەکارکە و بیگەینە بەم مەجاڵ بۆ کۆمسیۆنی کوردستان نەیتوانێت قایمەی دەنگدانی خۆی پاکاتەوە هەتا ئێستا ئیشی چی بۆم کۆمسیۆنە ئەمە پرسیاری جدیە نە بەسییان نییە مە بەستیان نییم قایمە پاکەنەوە یعنی باش ئێمە ڕەخنە لە هەموو شوێنەکەگرین ئێستا انتخاباتی پەرلەمانی تورکیا و سەرۆکایەتی تورکیا جێی بەحسی هەموو هاوڵاتیانی کوردستان و منتیقەکە و حتا عالەمیش بوو باشە وڵاتە دراوسێمانە سەیریکەن چ کۆمسیۆنێکی سەربەخۆی هەیە یعنی ڕئیسی وڵات کە ڕئیسە و حاکمە و هەموو شتێ بەدەستێتی ئێستا منافیسە لەگەڵ ڕئیسی معارەزە بە پۆینتا دەنگەکانیان فەرقی هەیە ئەو لە 1940 لە 1940 باشە یعنی ئەم کۆمسیۆن بە چەند پۆینت یەکەم ڕئیسە دەرەچوو باش ئەم کۆمسیۆنە یعنی ئەمە جێتی ڕامان نییە وڵاتی تورکیا نزیکە لە ئێمەوە بۆ بتوانێت کۆمسیۆنێکی ئاوا دروستکە هەڵبژانێکی ئاوا نزیکە جێی هەموو ئەنزاری عالم بێ لە 100 تا سەر و 87 و بەرەو 91 ڕۆیوە لە هەندێک شوێن خەڵک بڕوا دەنگ باوەنە دڵی بە پرۆسەکە خۆشە هێمە بێ هەتا بێ پرۆسی دەنگدارمان دابەزێ لە 120 ئەیشارینەوە نازیایەکەی نان لە ساعت چلە و لە ساعت 20 خەڵک چۆ بۆ دەنگدان ئەگەر ئەو دووبارانە بەڵێ دەکۆتا هەڵبژانی عێراقا لە دەیدا باشە ئەو دووبارانە حساب بکەین و ئەو تەزویرانە حساب بکەین لەوەش دابەزێ خەریکە وەکو تونسمان لێیە لە ساعت 8 خەڵک چوو بۆ دەنگدان بۆ پەرلەمانی تونس بۆ لەبەرەوەی دەسەڵاتێکی دیکتاتۆری هەیمەنی بەسەر هەموو شتێکا کردووە دەستی خسۆتە بینە قاقی خەڵکەکەی باش لەسەر کورسی پێکاتەکانیش دەمێکە کێشە هەیە ئەی حەلی ئەو کێشەیە چییە؟ بەڵێ کورسی پێکاتەکان چەند ڕۆژێک پێش ئەم کۆبوونەوەی پەرلەمان و ئەم ڕیاریک درا و ئەم کێشەی کە لە پەرلەمانە دروست بووە ئێمە برادرانی پارتی دیموکراتی کوردستان سەردانیان کردین لە هەولێر بەڕاستی ئێمە یەکێک لەو بابەتانی باسمان کرد مەسەلەی پێکاتەکان بوون ئێمە ئەمە قسەی ئێمە بووە لەلایەن فراکسیۆنمان لە پەرلەمانی کوردستان و لایەن جەنابی سەرۆکی کۆمەڵ ئێمە لەم ڕۆ قسەی ئێمە ئەمەیە پێکاتەکانی کوردستان ڕێزەگیراون شەریحەی گرنگن لە وڵاتی ئێمە حتا ئەمە پێیان ناڵێن کەمایەتی پێکاتەن مەسیحین تورکمانن هەریکە بە کۆمەڵی مەزاهیبی خۆیانەوە ئێمە وتومانە ئەمانە با خاوەنی قەراری خۆیان بن تابعی کەس دەبن نەشمان و تۆیان زەکە بەشکەن لە بینی محافظەتەکانە وڵا سلێمانی نوێنەری لێ نییە کەفری لێ نییە کەرکوە بە تەوزیعانکەنەوە بە هەنێ لێرە هەبێ نە ئەومان نەوتووە خۆمە ناتوین ئەمە مناسەفە بکرێ ئەمە ئەڵێین ئەم پێکاتانە با خۆیان نوێنەری خۆیان بن قایمەی دەنگدانی خۆیانیان هەبێ خۆیان بە ئازادی نوێنەری خۆیان هەڵبژێرن ڕێژەی دەنگدانیان دیار بێ باشە تەزویریان بۆ نەکرێ لایەنێکی سیاسی ئەندامەکانی خۆی مناڵین لەلایەنی سیاسی ئەندامی هەیە مەسیحیە ئێمە ئەمە تەبیعیە بەڵام با مەسیحیەکان هەمویانەوە کەس هەڵبژێرن نەگەڵ لایەنە سیاسە لە ڕێی
هێز عسکەرەکانی خۆی هەڵی بژێرێ لە مانتیقەیە کاکەیەک مەسیحی لێ نییە ئەم سیناریویانە با دووبارە ئەوەش دەرکەوت دوێنێ دەرکەوت ینی پێکاتەکان کە دوێنێ لە پەرلەمانی کوردستان ڕۆلی زۆر خراپیان بینی بەتایبەتی سکرتێری پەرلەمان سکرتێری پەرلەمان بۆ مێژوش بایە ئەبوایە ئەو ئیمزایی نەکردایە چونکە ئێستا تۆ کێشەی نێوانم دوو حیزبە سیاسیە دەسەڵاتدار ئەوەی تۆ قوڵ کردەوە نەتەکرد ئەگەر پێکاتەیەکی ڕەسەن بوویتایە تۆ هاتی بۆ ئەوەی تەوازونی ئەم هەرێمەتێک نەچێت بۆ ئەم کێشەیە دروست دەبێت نەپارتینەیەکی بێلایەنە بێ بێلایەن بن من پێکاتی خۆم ڕای خۆم هەیە و پاشانیش بۆ ئێمە ئاڵێن ئەم یانزە کەسە لەسەر ڕێژەکەش قسەمان نییە بە شەرتێک نوێنەڕایەتی حەقیقی بن و بەڕاستی بێن بە ئالیەتێک ئەمانە حیزب قۆرخیان نەکە نەیەکێتی نەپارتی ئێسەوای لێ هاتووە هەم دوو حیزبە قۆرخیانەکەن بۆ خۆیان بەکاریان هێنن بۆ تەمریری قەراراتی خۆیان شەڕەکەی پارتی کە بۆ مانەوەیە دڵم یازە ئەو خۆی بمێنێتەوە لەسەر ئەوەیە کە بۆ خۆی شەڕەکەی کێتیش بۆ دابشکردن هەرەوەیش پشکی هەبێ لە دابشکردنەکان ئێمە ئەوەی هیچی لەسەر پێکاتێنیەوە ئەو پرۆژەی کە برادرانی یەکێتی و حیزبەکانی تریشیم زامان کردووە لەسەرەوە نییە کە یەکێتی پشکیە بێ یا ئەوان بەڵێ وتیانە لە هەندێک شوێنی ئەم سنووری ئیداری سلێمانی و سەوزیشا تورکمان و مەسیحی ئەوە قسەیەکی حەقە بازیەوە بەسمانەوە نییە یانزەکە بەشکەین وەڵا بە ئەم لا چواری بەرکەی و لا شەش ئەوون ئەم بەسمانەوە نییە بە بەسمانەوە میکانیزمێ بگرینە بەر میکانیزمێ بگرێکە میکانیزمی زۆرە ئەوە تا حکومەتی ناوەندی 329 پەلەمانی هەیە پەلەمانتار نوۆی پێکاتەکانە دابەشی کردووە بەسەر پارێزگاکانە بە عەدالەت و هەر یەکە خۆشی نوێنی خۆی هەڵبژێرێ ئەو نوێ یعنی چی لە کوردستانە یانزەیە ئەمە یەک دوو کاکیجان با خۆیان ینی پێکاتی ڕەسەن حیزبی سیاسی خۆیانیان هەیە نوێنەرایەتی خۆیان هەیە قایمی انتخابی خۆیان هەبێ بە حتا با ڕۆژانی دەنگدانی تایبەت ئەوان دەنگ نەدەن بابی قایمی خۆیان دروست کرێ ئەمە پێکاتی مەسیحی خۆ لە سەر هەوێکانیان نووسراوە مەسیحی یا موسڵمان وەنیە مەسیحەکان قایمی خۆیان هەبێ قایمە دەنگانی خۆیانە بێ پێی سنووری خۆیان ئەو کاتە تۆ لە شوێنی خۆتا پاڵێورایی خۆت بە پێی ڕێژەی خۆت هەڵەبژێری و نوێنەری شەریحەکەی خۆتی لە 1992 سەر لیسی دەنگدەرانی مەسیحی بەجیاوا بوو پێنج کورسیانە بوو نوێنەرایەتی کەشیان هەڵبژارد و خەڵکیش بەو ئالیەتە دەنگی نوێنەری خۆی هەڵبژارد بەس دوای گۆڕا بەداخە گەڕاوینێتەوە ێستا نەتوانرێت تۆماری دەنگدەرانی تایبەتیان هەبێ بازنەی تایبەتیان هەبێ خۆشیان دەنگ بە خۆیان بن بۆ ینی بەڕاستی لە خولی دووەمە ئەمە دەستکاری کرا و ینی هاتە پێشەوەکە خەڵکی مسلمانی ژەنگ بابە مەسیحی باشە کاتمان ماوە لەسەر کشانەوەی کۆمەڵ لە هەشتی پێنجەوە فراکسیۆنی کۆمەڵ بە فەرمی نامەی دەستگار کێشانەوەی داوەتە سەرۆکایەتی پەرلەمان ئێوە خوازیاری ئەوە بن دوێنێ و شەڕەڕوونەدات و دەستگار کێشانەوەی پەرلەمانتارانی قبول بکرێ بەڵێ ئێمە ڕامانگەیاندوێ ئێمە کۆمەڵی دادگەری کوردستان بەڕاستی ئێمە موسساتەکانی ئەم وڵاتە کە بەهۆی هەڵبژاردنەوە شەرعیتیان وەرگرتووە لەو وادەی کە وادەکانیان تەواوە بێ بەڕاستی پێویستە ئەو بەرپرسیارەتە تەسلیم کەنەوە بیانەوە دەست خەڵک کە حکومت ئەمە ناکە کە موسساتەکان ئەمە ئێمە خۆمانەوەمان کردووە بۆ نمونە جومەری پارێزیەکان لە 2014 انتخاباتی بۆ نەکراوە بەسەرچوو بەڵێ ئێستا ئەمە چەند خۆی بێ بۆ 4 ساڵیۆنیە بێ 2010 و جەنابە دەڵێ ئێوە 5 ساڵی بەسەرا ڕۆیوە خولێکی تر خولێکی کامل و زیاتریش یعنی ئەمە لەوێ 6 و 9 ساڵە انتخاباتی بۆ نەکراوەتەوە باشە ئەمە جومەری پارێزگایانە کە محافظ ئەنجومەری پارێزگا هەڵێ بژێرێ باشە و هەروەها ئەنجومەنەکەش قراری یاسایی بۆ سنووری محافظەی خۆی دەرەکە ئەمانە منتەخەبی خەڵکن ئێستا بە قانون ئەمانە ئەکسپایر بوون وادایان بەسەر چووە خەتای خۆشیان نییە خەتای ئەندامانی ئەنجومەن نییە خەتای حکومەتەکە انتخابات ناکە خۆیان هاماتن باشە کەس لەسەرمە قسە ناکە چونکە ئەنجومەنی پارێزگاکان دەسەڵاتیان مەحدودە دەسەڵاتیان زۆر وازح و ئاشکراوی نییە و هەر حکومەتی جوای لێکرەوە حکومەتە ناوەندی و مەرکەزەکە وای لێکرەوە ئێستا ئەسڵەوەی پەرلەمان دەسەڵاتی لە حکومەت زیاتر بێ بەڵام حکومەت دەستکاری پەرلەمانەکە و حکومەت دەسەڵاتی هەیە بەسەر پەرلەمانیشە ئەو حکومەتە ئەنجومەنی پارێزگاکانیشی مەشغول کردووە چەند قسە کرا لەسەرەوەی کە با بە سوڵتەی لامەرکەزی بەهێز کرێ لە وڵاتە سوڵتەی من لامەرکەزی ئەوەی دەسەڵاتی ناوخۆیی لە قەزاکان لە ناحیەکان لە پارێزیەکان با دەسەڵاتی زیاتریان هەبێ بۆی زیاتر بە مشکلی خەڵکا بگەن پاشانیش و نوێنەرایەتی حەقیقی بە هەڵبژاردن ئەسڵەن انتخاباتی قەزا و ناحیەکان تا یاسا نەکراوە کە ئەوش لە دەستوری عێراقی هەیە
بەڵ هەر لە یاسای ئەنجومەنی پارێزەکانی کوردستانی شەیەوە بەڵێ لە یاسای ساڵی 2009 ئەنجومەنی پارێزەکانی کوردستانی هەیە و باسیشی لێ کراوە هەتا ئێستا کەس باسی ناکە چونکە بۆ ئەوە وردکردنەوەی دەسەڵاتە یا دابەزاندی دەسەڵاتە بۆ قەزانەحەکانەوەی وارەسەی دەسەڵاتی خۆیانکەن ئێمە کاتێک کە چوونەتە حکوومەتی خۆجەیی سلێمانی و لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی نەرمان هەبووە لە هەولێری شەمان بووە بەشداریمان کردووە لە حکوومەتی خۆجەیی سلێمانی لە هەولێر بەشدار نەبووین چکە حکوومەتەکەی هەولێر قبوڵی نەبووە غیری خۆی حاکم بێ و لە دووەکی شەروا بووە بەس لێرە ئەمان مرونەتیان بووە کە بەشدار بووین خۆ دەسەڵاتی ئێمە مەحدود بووە ئێمە چەند مدیر عامێکمانە بووە چەند مدیر ناحەیەکمانە بووە 4 کەس یەک قایمقاممان بووە ئێمە ئەستەکەین بۆ خزمەتی خەڵک چوین خۆ بێمە ئەم پۆستانە بۆ خزمەتی خەڵکە دەستکەوتی نییە بۆ حیزب بەڵکو سەرێ ششی هەیە ئێمە چوین لێرە خزمەتوان گوڵان کە سیرەکە وادەکەیان بەسەر چوو تومانە کاکە ئێ وادەتان بەسەر چووە ئەو مؤسسەی کە شەریعەتی پیاوان ئەنجومەنی پارێزگایە ئەو مؤسسەی ژێسەوادی بەسەر چووە بۆیە سەحبمان کردووە ئەمەمان ئیزافە کردو ئێمە بۆ وەیە حکومەتە ڕاست لەچێنی بەڵێن کاکە تۆ مؤسسەیەوە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای بەڵێ ئێمە لەگەڵەوەی ئەوە کە لە بیری کەسانیە کەس باسی ناکە ئەنجومەنی پارێزگاکانە کە ئەوەڵ بژاردننی ئەوژە پێ بکرێ حکومەت دەبێ قسەی لێکە پەرلەمانەوێ قسەی لێ بکردایە و هەروە ئەنجومەنی پارێزگاکان و هەر عفو پەرلەمانی کوردستانیش کەوادەی بەسەر چوو ئێمە بڕیاری کۆتاییمانەوەی سەحبمان کردووە لەو پرۆسەیە و ئەمە بە قەنەعەتەوە ئەمەمان کردووە چونکە ئەو پەرلەمانە ئەگەر شەرعیەتی بمایە ئەمەی دوێنێ ڕووی نادا بەس بۆ ئێستا مۆدێلی جیاوازی لەلایەن ئۆپۆزیسیۆنەکان نەوەی نوێ بایکۆتیان کردو و ئەوان ناکشێنەوە ئامادەنیش بکشێنەوە لە پەرلەمان بۆ نمونە یەکگرتووی ئیسلامی ئەوان دەست دەکات کێشانیان پێشکەش کردووە بەزیەوە بۆ نمونە لە پەرلەمان دەست دەکات دەکێشن و لە ئەنجومەنی پارێزگا مۆدێلی جیاوازێ بۆچی هاودەنگیەک نەبوو هەر لایەنە ئازادە لە تێڕوانینی خۆی وە لە هەڵوێزۆنماندنی خۆی بە شێوەیەگە بەڵام ئێمە وەکو کۆمەڵ بەڕاستی ئێمە قەنەعاتمان وا بووە لە هیچ کاتێکانە بین بە عامیلێک کە مؤسساتی وڵاتە تێکچن یا کێشە و یا بەلبەلەی تیا دروست بێ دوای ئەوەیشی کە لایەنی مقابل ئاگادارەکەنەوە چەندین جار کە ئەم هەنگاوانە بنێن یعنی کۆمەڵ چەنددار هۆشداریاوە بەم حکومەتە هەر پەیامەکانی جەنابی سەرۆکی کۆمەڵ چەند پەیامی داوە بەم حکومەتە و بەم دوو حیزبە پەیامی زۆر جاری وا ببرینارکەریش بووە یا پەیامی زۆر قورس و تند بووە بەلا پیان ناخۆش بووە بۆ لە بەروی بەخۆیان نابێنەوە بیر لە خەڵکەنەوە بیر لە چاکسازی بکەنەوە لە وڵاتە کە نایکەنەوە بەداخەوە ئێستا هەنگاویەوە بۆ ئەوەیە کە فشار دروست بکرێ بەڵێ هەنگاوی ئێمە بۆ ئەوەی موسساتەکان شەریعەت وەرگرنەوە چونکە ئەوە نەمێنیان فەوزایە دروستەبێت ئێستا دروست بووە ئێستا فەرموو پەرلەمان فەوزا هەیە لە بەرەوەی دامدۆزگەکان بەڵێ فەوزا دروست بووە فەوزا ئەمە قیمەی فەوزایە دوو طرفەیە لە پەرلەمانە دەسەڵاتدارن طرفێکیان لەو قەرارە یاساییەوە ئینشاڵڵا یاسایی نییە ئەمە فەوزانی ئەمە چییە پاشان وایە لێ کردووە کەس لە پەرلەمانە نەماوە حەکەم بێ لە بینیانە خۆجاران لایەنەکانی ترەبوون بە حەکەمیان و کاکە ئێمە پشتیم لایەن ناگرین ئەوە زۆرینەی وەرەگرت و لاکەی تر بۆیە تەسلیم بووە ئەوەش نەماوە لە پەرلەمانە ئەمە بە قوربە سەرێکەیە ئێمە بۆیە ئەم ئەنجامە پێگەیشتون کێسە پێگەیشتون باشە بەس ئەوە دەکرێت ئێستا بۆ دادگای فیدراڵی بازدەوەکێگە بڕیارێک بدات لاوازکردنی دامەزراوەکانی هەرێم بێت لەبەرەوەی کە پارتی ویچێتی نەیانتوانیوە لەسەر هەڵبژاردن ڕێ بکەون دام و دەستگاکان بەسەر چوون کەوان هۆکار بوون زیاتر هەرێم لاواز بێ لە بەرامبەر بەغداد ئێمە پێمان ناخۆشە بەڵام ئەمەی ئەمانەی کە لەم دوو حیزبە تەبریرەیدەن بەدەست ئەم حکومەتی ناوەندی و باشە حکومەتی ناوەندی ئێستا چووە چواردەوری کەمپی مەخبوریاوە باشە حکومەت هێرێم لەکوێیە باشە حکومەتی ناوەندی هاتووەوە نەوتەکەیشی ئاوالێ کردو کە قسێژێ دەسەڵاتی خۆیەوە ئەوە حکومەتی ناوەندی کۆمەڵ هەنگاوی ترەگرێتە باشە ئێستا ماگانە بێت چاومان لە دەستی حکومەتی ناوەندی بێگە نەینارد حکومەتی هەرێم چیەکە هەنەوتشی بۆ نافرۆشی ئێستا کاکەم وڵاتیان خسۆتە قەیرانێکی زۆر گەورەوە ئەمەش بەهۆی گەندەڵی و بەهۆی گەندەڵی زمانیان نەماوە قسە بکەن ناتوان بەرامبەریان قسە بکەن ئەوێت تەسلیمیشیان بن لەبەرەوەی لاوازیش بوو اینجا لە هێزی سەربازیشە ئەوان حکومەتێکی ناوەندین هێزی سەربازی زۆر مجهزیان حتا تایاریان هەیە دەبابیان هەیە کۆپتەری هەموو وەسایلێکی جێشی عێراقی ئێستا لە تەطویرایە و تەتەوری کردووە ئێمە هەروەک خۆمان ئێمە هێشتا 2 میلی شامانەیە هیچیان یەکێتیان پارتی کەی حکومەتی کەی جێشی مشتەرەکمانەیە ئێستا هەموو زمینەیەکەی بۆی حکومەتی ناوەندی بێتەوە دەست بێتەوە بەسەرم هەرێمە ێ باشە قسەی کێ تاوانی چێ دەسەڵاتەکانی بگەڕێتەوە بۆ فڕۆکەخانەکان بۆ خاڵەسپێ دەستوریش بێ بۆ هەموو سنوورەکان دەتوانێت دەسەڵات بێتەوە تا وردە قسە لەسەر شتان گەندەڵێکە وای کردووە بەڵێ لەبەر ئەوەی ئەمان ناتەبان لەبەرەوەی ئەمان گەندەڵ و فاسدن لەبەرەوەی ئەمان نەوتیان فرۆشت نزیکەی 7 ساڵ نەوتیان فرۆ زیاتر چەند ساڵە لە 2007 نیە لە 2014ەوە
لە 2014ەوە پێش ئەوە خۆی پێشتریش نەوتیان دەبێت 2007ەوە بەڵێ هێشتا لەو خەڵی ئیسفادەی لێ نەکردنەوەتەکان قسەوشێت دەست حکوومەتی ناوەندی معاشیان پێنەدرا و پاشان لەلایەنەکانی هیچ مشکلسیانێنە بۆیە تەبریریان ناو بە حکوومەتی ناوەندی بێتەوە بڵێ کاک هەل لەسەر داوای جەماوەری خەڵکی کوردستان کە داوای ئێماکەن دێنەوە ئەم هەرێمە بەڕاستی قابلی دارەدانی ئێوە نیە خۆمانی دارێدەی سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ وەرەس مامۆستا وەرسەنگاوی دامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری سوپاسیان لە بن زۆر سوپاس بۆی سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس باوکاران خاتەمەوە